لە قەزای دووکان و ناحیەی پیرەمەگرونی سەر بە سلێمانی، مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لەگەڵ مامۆستایانی ئاینی کۆ دەبێتەوە و ژمارەیەک دیدار و بەسەرکردنەوەی کۆمەڵایەتیش ئەنجام دەدات. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بە یاوەری ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و بەرپرس و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی زانایان و ژمارەیەک لە ئەندامانی مەڵبەندی سلێمانی سەردانی هەریەک لە قەزای دووکان و ناحیەی پیرەمەگرونی کرد و ژمارەیە کۆبوونەوە و سەردانی کۆمەڵایەتی ئەنجامدا. لە دەستپێکی چالاکیەکاندا لە ناحیەی پیرەمەگرون مامۆستا عەلی باپیر ئەنجومەنی پیرەمەگرونی کۆمەڵی دادگەری بەسەر کردەوە و لەگەڵ ئەنجومەنەکانی خوشکان و برایان و ستافی لقی پیرەمەگرونی دەزگای نووری حیکما کۆبووەوە. سەرەتای کۆبوونەوەکە سەرۆکی کۆمەڵی دادگەری باسی لە هەلومەرج و گۆڕانکاریە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان بەگشتی کرد کە بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم ئەم دۆخە نەخوازراوەیان دروست کردووە و نەیانتوانیوە بە ئەرکی خۆیان هەڵسن و کەمتەرخەمی زۆریان کردووە بەرامبەر بە ماف و بژێوی و خزمەتکردنی هاوڵاتیان. دەسەڵاتداران دۆخەکەیان گەیاندۆتە ئاستێک کۆتاییەکەی ناڕوونە و بەرپرسانی هەرێم خۆیان لە قەیرانەکان بێئاگا دەکەن. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا لە بەردەم ئامادەبووان مامۆستا عەلی باپیر وتی ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئەوەی پێمان بکرێ کەمتەرخەمی ناکەین و دڵسۆزانە بە ئەرکی سەرشانی خۆمان هەڵدەستین لە خزمەتکردنی هاونیشتیمانیانی خۆمان. لە کۆتاییشدا سەرۆکی کۆمەڵی دادگەری سوپاس و دەستخۆشی ئاڕاستەی ڕێکخستنەکانی سنوورەکە کرد کە چالاکانە بە ئەرکی خۆیان هەڵدەستن و کار و پرۆژەی کۆمەڵی دادگەری لە سنوورەکە بە ئەنجام دەگەیەنن. دوای نیوەڕۆی هەمان ڕۆژ لە قەزای دووکان سەرۆکی کۆمەڵی دادگەری لەگەڵ ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی سنووری قەزای دووکان و ناحیەی پیرەمەگرون کۆبووەوە. لەو کۆبوونەوەیەدا مامۆستا عەلی باپیر ئاماژەی بە بارودۆخی ناوخۆ و عێراق و ناوچەکە کرد و ڕایگەیاند. بارودۆخی سیاسی لە خراپترین دۆخیدایە و دەسەڵاتدارانی هەرێمیش بێباکن بەرامبەر بە کێشە و قەیرانەکان. سەبارەت بە ئەرکی زانایانیش مامۆستا عەلی باپیر دووپاتی کردەوە. مامۆستایان و زانایان توانیویانە ڕۆڵێکی بەرچاو ببینن لە گەیاندنی دینی خوا، هەروەها مامۆستایان دەتوانن ڕۆڵی زیاتر و کاریگەرتر ببینن جگە لە وتاری هەینی. لە تەوەرێکی دیکەی وتارەکەیدا سەرۆکی کۆمەڵ وتی زانایان دەبێ بەردەوام بن لە هەوڵەکانیان لەسەر پەروەردەکردنی تاکی کۆمەڵگا بە بیرکردنەوەی نوێ و دوورخستنەوەیان لە هەر جۆرە فکر و ممارەسەیەکی پەڕگیری. سەرۆکی کۆمەڵ جەختیشی کردەوە پێویستە زانایانی ئاینی چاوکراوەتر و هۆشیارانەتر مامەڵە لەگەڵ ڕوودا و پێشهات و گۆڕانکاریەکاندا بکەن و سەرۆکی کۆمەڵ بە زەروریشی زانی زانایان پەیامی جوانی ئیسلام وەک خۆی و بە زمانێکی شیرین بگەیەنن. لە کۆتایی کۆبوونەوەکەدا ئامادەبووان چەندین پرسیار و پێشنیاریان ئاڕاستەی سەرۆکی کۆمەڵی دادگەری کردو لەلایەن بەڕێزیشیانەوە وەڵامی پێویستدرایەوە. هەر لە درێژەی کار و چالاکیەکانیدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان هاوڕێ لەگەڵ بەرپرس و ئەندامانی مەکتەبی زانایان و ژمارەیەک لە ئەندامانی مەڵبەندی سلێمانی و ئەندامانی ئەنجومەنی پیرەمەگرون لە ناحیەی پیرەمەگرون ژمارەیەک بنەماڵەی شەهیدان و کەسایەتی و پیاو ماقۆڵ و نەخۆش و مامۆستایانی ئاینی بەسەر کردەوە. ئەو کەسایەتی و خانەوادانەی سەرۆکی کۆمەڵ سەردانی کردن. بنەماڵەی شەهید زانا حاجی، کاک عومەر سەرگەڵوویی، پرسەی کۆچکردوو کاک عەلی سەرگەڵوویی، حاجی موحەممەد خەلەکانی، مامۆستا مەلا عەبدوڵڵا دۆڵمازەڵەیی، کاک عومەر بابەکر، بنەماڵەی شەهید ئازاد قەڵاتی، بنەماڵەی شەهید مەلا خدر شارستێنی، کاک شێخ خالید مەلا جەلال، کاک حاجی عەلی جەلال جۆبڵاخی. لەسەر جەم ئەو دیدار و بەسەرکردنەوانەدا مامۆستا عەلی باپیر لە نزیکەوە لە هەواڵی تەندروستیانی پرسی و دوعای شفای بەپەلەی بۆ نەخۆشەکان کرد و
لە خوش پاڕایەوە کە کۆچکردووان بە بەهەشتی خۆی شاد بکات. هەر لەو دیدارانەدا سەرۆکی کۆمەڵی دادگەری جەختی لە گیانی برایەتی و تەبایی لە نێوان سەرجەمچین و توێژەکان کردەوە. لەلایەن خۆیانەوە ئەو خانەوادانەی سەردانیان کرا ڕۆڵی مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی دادگەریان لە گۆڕەپانی سیاسی عێراق و هەرێم بە گرنگ وەسف کرد و سوپاس و پێزانینیان ئاڕاستەی وەفدە باڵاکەی کۆمەڵ کرد لە بەرانبەر سەردان و بەسەرکردنەوەکاندا.